بۆ قسەکردنی سیاست لە بارەی کاردانەوەکانی سەردانەکەی وەزیری دەرەوەی سووریا بۆ عێراق و دیدار و کۆبنەوەی لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق و هەروەها ئەو ڕێککەوتن و گفتوگوانەی کە دەکرێن شکاریگەریشیان لەسەر ناوچە کوردیەکان دەبێت گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی و لەگەڵماندا. بەڕێز شێروان شەمێرانی ساڵتان لێبێت تۆم کاتتان باش. بەڕێز شەمێرانی شەو باش. هاتنا فەیسەل میقداد بۆ عێراقێ شەو باش. هاتنا فەیسەل ئەلمیقداد بۆ عێراقێ دەخوات چ مەسجێکێ بدەست بخێت یان چ مەسجێکی بگەینێتن ئارمان ژێ سەردانێ چ بووە؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. نەشکاندنی ئەو حیسارەیە کەوا لە چواردەوری سووریا بوو لە ڕێگای دیبلۆماسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ساڵی 2011 و 2012 لەو کاتێکەوە سووریا هەڵپەسێررا وەک ئەندامێک لە کۆمکاری عەرەبی لە هیچ دانیشتێکە بەشداری ناکرد لە دانیشتنی ڕابردوو لە جدەیان لە دوو مانگی ڕابردوو بە شێوەیەکی ڕوونتر وڵاتانی عەرەبی بڕیاریاندا کەەوە پەیوەندەکانی لەگەڵ سووریا ئاسایی بکەنەوە بە شێوەیەکی مەرحەلی کەم کەم. هاتنی بە تایبەت بۆ عێراق ئەوە حاڵەتێکی ئاساییە چونکە عێراق لە 2011 هەتا ئێستا لەو کاتێکەوە شۆڕشی گەلانی سووریا دەستی پێکرد بە هیچ شێوەیەک هەڵوێستی نێگەتیڤی بەرامبەر بەڕژێمی باس و بەشار ئەسەد نەبووە لە سووریا، بەڵکو بە پێچەوانەوە هەمیشە پاڵپشتی بووە، هاوکاری کردووە چ لە ڕووی داراییەوە یان لە ڕووی سەربازیەوە. هەندێک هێزی عێراقی ئەوانەی کەوا چەکدارن تەمان لە دەرەوەی وەزارەتەکانی حکوومەت چوون لە سووریا جەنگیان ئەکردش بە گەلانی سووریا و ئەوەش ڕعایەتێکی ئێرانیە کەوا ئێران خۆی بۆ خۆی لە ڕێگەی هەوادارانیەوە لە بەغدا ئەوێ کە هەمیشە عێراق لەگەڵ سووریا بووە واتە هەموو وڵاتانی عەرەبی بە تێکڕا دژ بە سووریا و ڕژێمی سووریا بوون عێراق نەبێت لە 12 ساڵی ڕابردوو. بۆیە ئەوە حاڵەتێکی زۆر ئاساییەکەوە یەکە من هەنگاوێک بۆ شکاندنی ئەو ئابڵۆقە دیبلۆماسی لەسەر سووریا هەیە بەغداد بێت نەک شوێنێکی تر. بەڵێ وەکو باسییان کرد گفتوگۆی و پرسی سەرەکیان لەسەر سنوورەکانیان بۆ کۆنتڕۆلکردنی مادەی هۆشبەر و تیرۆر هیچ شتێکی دیکە هەبووە لە پشتەمانەوە باس کرابێت وەک بزانن؟ مەسئلەی تیرۆر ئەوە ناونیشانێکەکەوە هەموو کەس باسی ئەکا، یعنی هیچ وڵاتێک نییەکەوە ئێستا بێوێت کە لەگەڵ وڵاتێکی ترا پەیوەندی دیبلۆماسی ببەسێ ئێلا بە دژاتێکردنی تیرۆر یەکێکە لە خاڵەکان. ئەمە حاڵەت شتێکی تەقلیدیە زۆر گرنگ نییە. ئەمە یەک دوو مەسئلەی مخدرات ئەوە مادە هۆشبەرەکان ئەوە لەلایەن سووریاوە وەک وەرەقەیەک بەکارهات وەک ئامێرێک بەکارهات دژ بە وڵاتانی عەرەبی هەندێک کارگە دانراون لە سووریا لە ڕێگای ئەوەوەکەوە بڵاوی کردوێتەوە بە ناو وڵاتانی عەرەبیا بەتایبەت بۆ ئوردون بۆ سعودیە بۆ لوبنان بۆ هەر شوێنێکی تر بۆ ئەوەی کەوا بۆ فشارێک بۆ ئەو وڵاتانە بەکاری بێنێ بۆ نزیک بوونەوە لە سووریا و قسەکردن و دانوستان لەگەڵیانە. ئەوەی لەوە کەوا زیاتر گرنگ بێت لەم دووشتە بریتە لەوەی کە دەرکردنی یانیان ئەو بارودۆخێکەوە ئێستا لە ڕۆژهەڵاتی و باکووری ڕۆژهەڵاتی سووریا هەیەواتە ئەو ناوچەیەکەوە هەم لەژێر دەسەڵاتی کووردا هەیە قەسەد پەیەدا و ئەو ناوچانشکەوە لەژێر دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنی چەکداری سووریا هەن. ئەم دوانە یەکێکە لەو خاڵانێکەوە لە هەر شوێنێکە سووریا یان وەزارەتی دەرەوەی سووریا لەگەر هەڵوڵاتێکە قسە ئەکا پێویستە ئەم خاڵە زۆر بە وردی باسی ئەکا. لە چواری مانگی چواری ڕابردوواتە نزیکەی 47 ڕۆژ 36 ڕۆژ پێش ئێستا بە هەمان شێوە وەزیری دەرەوەی سووریا لە سعودیە لە جددا لەگەڵ سعودیەکان قسەی کرد بەیانێکیان دەرکرد. ئەو بەیانە خاڵێکی زۆر گرنگی بریتی بوو لە گەڕانەوەی دەسەڵاتی دەستگاکانی دەوڵەتی سووریا بۆ ئەو ناوچانەی باکوور ڕۆژهەڵاتی سووریا واتە باکووری کوردستانی خۆمان بۆ ئەوەی کەوا هەرچی میلیشیا تەماشا بکە هەر میلیشایەکی چەکدار لە دەرەوەی دەستگاکانی دەوڵەتی سووریا بوونی هەیە لەوێ ئەبێ دەربکرێن و داگیرکەری ئەمریکی ئەبێ لەو ناوچە بڕاتە دەرەوە. داگیرکەری ئەمریکیەکان ئێمە زانین زیاتر لەگەڵ کوردەکان لەگەڵ پەیەدە و قەسەدا هاوکاری ئەەکەن. ئەوە یەکێکە لەو خاڵانەی کەوا ڕاستەوخۆ زۆر گرنگەوە سووریەکان بەجددی ئیش لەسەر ئەوە ئەکەن بێ ئەوەی کە هیچ مقابلێک بن هیچ شتێک بن بە هیچ وڵاتێک بەرامبەر بە ئەو حاڵەتە. باشە. بەڕێز شەمێرانی باسی سووریات کرد کە ئێستا دابەش بووە لەسەر سێ زۆنی دەسەڵات، زۆنی کوردەکان، زۆنی ئۆپۆسیۆن. مەبەستمە باسی زۆنی کوردەکان بکەم کە ڕۆژئاوای کوردستانە. ئەم پەیوەندی سیاسیانە ئاساییکردنی پەیوەندی سیاسی سووریا لەگەڵ وڵاتانی کەنداوە و
خەریکە لەگەڵ تورکیا و لەگەڵ زۆر وڵاتانی دیکە چارەنووسی ئەم زۆنە چی بەسەردێتن بوویە بە دیفاکتویەک لە سووریا کە بڕوای پێ بکەن و اعترافی پێ بکەن یاخۆت تەسلیمی قەدەر دەکرێتن یەکێ لەو داواکاریانەی کەوا وڵاتانی عەرەبی ئەوروپی ئەمریکیەکان لە سووریایان ئەکرد یەکێکیان بۆ ئەوەی کەوا پەیوەندی لەگەڵ نظامی سووریا بمێنێت و ئاسایی بکرێتەوە سووریا بگەڕێتەوە بۆ ناو دەوڵەتداری ینی بۆ ئاستی جیهان پەیوەندیەکانی بریتی بوو لە چارەسەرێکی سیاسیانە بۆ ئەو بارودۆخی کەوا لە سووریا هەیە لە هەڵبژاردننی سەر و کۆمارەوە لە گۆڕینی دەستورەوە لە دانانی ڕژێمێکی تر و پاشان کێشەی ئۆپۆزیسیۆن ئایا چه عەرەبەیان کوردە عەرەبەکان ئێستا بە هیچ شێوەیەک باسی ئەوە ناکەن تەنها قەتەرە بەس قەتەر تەنها قەتەرە هەتا ئێستا داوای چارەسەری سیاسی ئەکا بۆ ئەو قەیرانەی کەوە لە نێوان گەلانی سووریا و لە نێوان ڕژێمی ئەسەدا هەیە کوێت و میسر متحەفظن بەڵام وڵاتانی دیکە بە هیچ شێوەیەک داوای هیچ چارەسەرێکی سیاسی بۆ ئەو قەیرانانە ناکەن وڵاتانی عەرەبی مەبەستە لە سووریا ئەمە یەک دوو ئەمریکیەکان هەتا ئێستا ڕاستە لەگەڵ سووریانین بەڵام ئەمریکەکان هیچ گرنگیەکیان نەداوە بە کورد و یەکێکیش لەو خاڵانی کەەوە وای کردو وڵاتە عەرەبیەکان ئاوها بەرەو سووریا بڕۆن و باوەشیان بۆ سووریا بکەنەوە جارێکی تر بریتە لە نەبوونی متمانە بە ئەمریکەکان لەو ناوچەیەوە گەڕانەوەی سیاسەتی ئەمریکی بۆ دواوە بەڵام هەمیشە ئەمریکەکان تەخت لە چارەسەری سیاسی دەکەنەوە بۆ سووریا لە ژێر بڕیاری 2254 ئەنجومەنی یاسایش ڕاستە بەڵام کاتێکەوە عەرەبەکان لەلایەک رووسیا تورکیا کەوا ئێستا ئەوێ لەگەڵ سووریا چارەسەری خۆی قەیرانەکانی خۆی چارەسەر بکە ئەو کاتە ئەمریکەکان زۆر شتیان پێ ناکرێت ئەمریکەکان متەڕەدیدن و ئەگەڕێنە دواوە ئێمە ئەزانین هەر ئەو کاتێکەوە لە ڕیفراندۆم قەیرانی کەرکووک 16 ئۆکتۆبەر ڕوویدا زابطێکی ئەمریکی لە باکۆری کوردستان بە یەکێ لە سەرکردەکانی پەیەدا یان قەسەدی وتبوو ئێوەش زۆر متمانەتان بە ئێمە نەبێ بە دەوڵەتەکەی من نەبێ هەر بەم مۆزۆحا ئەوەی کەوا ئەکرێ ڕوو بدات یان خوانەخواستە ڕوو بدا بەرامبەر بە دۆسیەی کوردیان ئەو قوارە بچووکە کوردیکەوە ئێستا لە باکۆری کوردستانیان لە ڕۆژاوایی لە ڕۆژهەڵاتی سووریا هەیە ئەوەیە دووشتە یەکەم پەیوەندی بە تورکیا و سووریاوە هەیە دووەم پەیوەندی بە تورکیا و کوردەکانەوە هەیە اینجا پەیوەندی بە عەقڵ و دەرونی ڕژێمی بەعسی سووریاوە هەیە تا چەندە ئامادەی ئەوەی هەیەکەوە ماف بدا بە کورد باش شتێک بڵێن لەو کاتەی کە هەموو دنیا دژ بە ئەسەد ئەجەنگا جەنگ نزیکی دیمەشق پایتەختی سووریا بووبوویەوە ئەلەو کاتە هێشتا ڕژێمی ئەسەد ملی ئەوەی نەئەداکەوە مافێک بدا بە کورد بە شێوەیەک لە شێوەکان وەک ملەتێکی جیابەڵک و ئەویست ئەبێ بێنەوە ناو یەکپارچەیی خاکی سووریا ئەمە لەلایەکی تر ئەو جوگرافیایی کەوا لەژێر دەستی کوردانی باکوورا هەبوو ئێمە ئەزانین جێیشی تورکیا یان سوپای تورکیا بەشێکی زۆری بردووە ئەوەندەی کە بچووکی ئەکاتەوە و یەکێکیش لەو خاڵانەی کە ئەکرێت تورکیا لەگەڵ سووریا ڕێبکەون لەسەری ئەوەیەکەوە هیچ جۆرەکیانێکی کوردی لەو ناوچانە نەبێ بۆچی چونکە تورکیا زۆر هەوڵیدان شتێک بڵێن دوو مانگ نزیکی دوو مانگ لەمەوە پێش مراد قەرەیلان سەرکردایەتی پەکەکە لە دیدارێک یاوتی لە ساڵی 2012 و 2013 تورکیا ئەویست لەگەڵ کوردانی و باکوورا ڕێبکەوێ بۆ ئەوانش بچنە پاڵ ئۆپۆزیسیۆن بۆ ڕووخاندنی ڕژێمی سووریا حاڵەتێکی تایبەت بدرێت بە کورد بەڵام ئێمە نەمان هێشت ئەمە یەک دوو پەیەدە چەند جارێ لەگەڵ تورکیا ڕێکەوت بۆ ئەوەی کەواک ئیدارەیەک لە کوردستان لە باکۆری کوردستانە دروست بکرێ بۆ کوردەکان ئەوە شکستی هێنا بەڕاستە و خۆش شکستی هێنا ئەمە وای کرد لەوەی کەوایە بەواتایەکی تر بڵێن لە ماوەی 10 ساڵی ڕابردوو پرۆسەی کوردایەتی لە باکووری کوردستان کرا بە شێوەیەک لە شێوەکان وەک بارمتەیەک بۆ پەیوەندی سەربازی نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیا چەندە کاریگەریەکی ڕاستەخۆی هەبووە لەسەر ئەوە بۆیە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەمریکا تا چەندە ڕۆڵی ئەبێ بۆ ئەوەی کەوا شتێک بدرێت بە کوردەکان ئێمە بزانین کە بەشێکی زۆری ناوچە کوردەکان ئێستا بەدەست قەسەدەوە نییە یان بەدەست پێدەوە نییە بەدەست مەزڵومیەوە نییە دارستانی لەسەر بکە پرسیارێکی جەوهەری هەیە ئەمریکا بە قورساییەکی زۆرەوە لە ناوچەکەیە بە تایبەت لە سووریایە ئەنی پێت وایە بەبێ ئوکە و گلۆپی کەسکی ئەمریکا سووریا بگەڕێتەوە دۆخی جاران خۆ ئەمریکا وڵاتێکی ئاسانیە بەم شێوەیە ئەمریکا نییە واست لە هەموو دەستکەوتەکانی خۆی بێنێتن
ئەگەر جددی بواە وڵاتە عەرەبیەکان هەنگاویان بەرامبەر بە سووریا نەئەنا لەو کاتەیکە باراک ئۆباما هێڵێکی سووری دانا بۆ ڕژێمی بەعسی سووریا وتی ئەگەر چەکی کیمیاوی بەرامبەر بە میلەتەکەی خۆی بەکاربێنێ ئێمە ڕاستەوخۆ ئەدەین لە ڕژێم لە دیمەشق بەڵام بەکاری هێنا و باراک ئۆباما پاشگەز بوویەوە لەو کاتەوە عەرەب هەڵوێستیان گۆڕاوە بەرامبەر بە سووریا ئەمریکا چەندە بەرژەوەندەکانی وا ئەکا کەوا بوونێک بۆ کورد بپارێزێ احتیمالە وەک نەتەوەیەک بیپارێزێ وەک نەتەوەیەک بەڵام ئایا ئەتوانێ وەک ئیدارەیەک وەک چۆن باشووری کوردستان ئێستا هەیە ئەوە بکە ئەوە ئەپارێزێ ئەوە دروست ئەکا ئەوە ئەمێنێتەوە سەر ئەمریکا و بەرژەوەندەکانی بەڵێ کابێت داهاتووی حکوومەتی سووریا هەستا بەرەو کوێ داهاتوویکی باشی هەیە بم شێوازە مامەڵەکردنە و دوورکەوتنەوە لە ئەمریکا و ناڕزایی بەرامبەر ئەمریکا هەرگیز ئەمریکا و سووریا بینیان باش نەبووە پەیوەندی نێوانیان باش نەبووە سووریا زیاتر لەگەڵ رووسیا لەگەڵ ئێران لەگەڵ لوبنان لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ وڵاتانی تر بووە لەگەڵ فەڕەنسا بووە ئێمە ئەزانین هەر لە کای دوای کوشتنی ڕەفیق حەریری ئەو باق ئابلوقەی خرا سەر سووریا ئەوەی سووریای بردەوە بۆ ناو کۆمەلگای نێودەوڵەتی سارکۆزی بوو نیکۆلا سارکۆزی سەرۆکی فەڕەنسا بوو لەو کاتەیە ئەوەی کرد ئەمریکا دیسانەوە عالم ئەمریکا ئەو دەستکەوتانێکەوە هەیەی لە سووریا بریتە لەوەی چەندە هەندێک لە بێنەنەوتەکان کەوا هەن ئەتوانێت ئیشیان لەسەر بکە ئایا دەستیان ئەکەوێت چەندە بەرژەوەندی سیاسی لەوایەکەوە ڕژێمی سووریا بگۆڕێ تا ئێستا ئەمریکا داوای گۆڕینی ڕژێمی سووریای نەکردووە یەک جار هێلاری کلنتۆن قسەیەکی کردوتی کاتی ئەوە هاتووکەوە بڕوە کاتی وەزیری دەرەوە بوو هێشتا ئەمریکا ئێستش لەگەڵ ئەوە نییە دۆخ و ئەو هەنگاوە سیاسیانێکەوە ئێستا سووریا ئەینێ و عەرەب بەرامبەر بە سووریا ئەینێ ئەمریکای تێپەڕاندووە ئەمێنێتەوە سەر ئەوەی چەندە پەیوەندی نێوان کورد و ئەمریکا لە ڕووی استراتیژیەوە بەرژەوەندی ئەپارێزن بەرەش شێروان شەمیرانی نویسکار و شوڕڤەکاری سیاسی لە سودێمە لە سلەیمانیت گەرمەوەی گەلێکی سوپاس سپاس بۆیەوە